گفتوگۆ و قسە و باسەکەم لەگەڵێکێک لە موزیسیانە هەرە دیارەکان کە بێگومان ماوەی ساڵانێکی زۆرە لە بواری موزیک و هەروە ئاوازدانانە کار ئەکات و ساڵانێکی زۆر لە تاراوگە و بەتایبەتیش لە نێو کەنەدایە بێگومان کاری لەگەڵ چەندین موزیسیانی بازموونی وڵاتە کردووە و توانیوێتی جێپەنجەی خۆی و هەروەها چەندین ئاوازی کوردیش جێ بکاتەوە لە نێو بەرهەمە دیارەکانی ئەو وڵاتەیە. گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز کاک نۆرۆز خەفاف کە بەڕێزیان موزیسیانن و لە ستودیۆ کورسات مەگەزین میوانی منن. کاک نۆرۆز سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. پێم خۆشە باسێک لە بڵین کاری دەستپێکی تۆ لە بواری موزیکا بکەم و چەندین ئامێریش ئەزانیت بێگومان. چەند ساڵە بڵین لە بواری موزیکا بە بڵێن خۆ بڵێم لە چەند ساڵیەوە موزیکە ژەنیت؟ تقریبا لە 10 ساڵیەوە دەستم کردەوە کاری میوزیک و بۆ شوێ تقریبا 35 ساڵێکە بێت لە بواری موزیکا کارەکەم. باشێکێک لە ئەندامانی تیپی مۆسیقای سلێمانی پێم خۆشە بزانم ساڵی چەند چکە ساڵانێکی زۆرە تۆ لە تاراگە و لە کەنەدا ژیت گەر هەڵانە بە نزیکەی 30 ساڵ 21 ساڵێکە بێت 21 ساڵێکە بێت لە دەرەواژیت. باشە کەی ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوویت؟ ساڵی 89 بوومە ئەندامی تیپ مۆسیقای سلێمانی بێت. پێشتر لە تیپی بەشی مناڵانەکەی بوون، ئێمە تیپ مۆسیقای پیرەمێرد بووین بە سەرپەرشتی مامۆستا سەلاحڕۆ و ڕێزوسڵام بۆی هەیە و مامۆستا ئەنۆ قەرداخی و مامۆستا خالی سەرکار ئەوان تیپەکەیانە بەربڕێەوە. ئێتر ئێمە وەختە درامای ژاڵە مۆسیقا و شتەکە تیپی مۆسیقای پیرەمێرد بوو، درامای گوڵاڵە ئێمە مناڵ بووینەوە وەختە مۆسیقاکانمان لێدا و ئەتر وەختە دەستمان پێ کردووە و بووینە ئەندامی تیپ مۆسیقای سلێمانی. لە کام ئامێرەوە دەست پێ کرد؟ ئەوڵ جار بە ئامێری کەمان دەستم پێ کرد. پاشەوە بۆشایەکمان بینیەوە کە ئازف چەلۆمان نەبوو، ئەزمی ئەومان هەبووی تر من ڤەڵەنتیری بڵی بە تەتەوع خۆم هین کرد بۆ ئەوە مامۆستا زۆری پێخۆش بوو بە تەرجیعی مامۆستا مامۆستا بۆمە ئازف چێلۆ. دواتر هەستم کرد کە گەیشتمە قۆناغی تری تەمەن، هەستم کرد ئامێرە فۆلکلۆری و ڕۆژهەڵاتیەکانمان ئێمال کردەوە ئێمە بەسەب کۆردێنێکی زۆرمان هەبوو، عازف کلارنەتێکی زۆر و فلوتمان هەبوو، کەمانچەیەکی زۆرمان هەبوو. ئەتر بۆ جاری تر بە خۆما چوومەوە، خۆم فێری ئامێری ئەوت کرد بە دراسی ئامێری سنتور، ئامێری پەرکشنی قاعەکان دەف، زەرب، ئەمانە تار، سێتار ئەوانەمان هێنایە گۆرانی لە نەوەتەکانە دیارە ئازادتر بوو، ئێتر بۆ شێوەی من لە زۆربەی هینەکانە کارمە کرد. ئەلبومەکانی کە عەدنان کەریمە مەسەڵانی بیرم ئەمە سنتورم لێیە، چەلۆم تیا لێیە، دەفم تیا لێیە، بەس وەکو جوندی مەچوولێک وا بووم. کارەکانی تیپی شنێروێ ساڵانی کە پێمان خۆش مۆسیقا پێشخۆین لە دەڤەری هەڵەبجە و ئەمانە ئیتر زۆر بەشداریمان کرد. تیپی ڕەواندز پیشتی پاشای گەورە بیرمێ لەگەڵ کاگنیاز و کاگێرشی ئەمەڕەزا ئەوانە ئەچین سەردانی تیپی ڕەواندزیشمان کەم هەر لە نەوەتەکانە ئەمە هەر بەس وەکو بڵێ خۆبەخشانە ئەمان کرد ڕاستێکەی لەگەڵ هەمیانە بەشداریم کردەوە بە هەم بە جۆرە ئالە. باشە ئەمانە چه ئەزمونێکیان بۆ تۆ دروست کرد و دواتر چوونت بۆ تاراوگە ئەمانە چیان بەخشی بە کاری هونەری یاخود بڵێن بە ئاوازدانانی تۆ بە میوزیک ژەنینی تۆ؟ ڕاستەکە ئەمە شتێکی وای لا دروست کردم کە چۆنێتی میوزیکزان کە چۆن بتوانێت لەناو تیپە یان ناو کۆمەڵگایە لەناو بڵێن وەسەتی سەقافی وەسەتی هونەریە بتوانێت جێی خۆی بکاتەوە، قبوڵیان کات، شتەکانی بتوانێت بگونجێ بۆ بەڕێوە چوون و بە ئەنجامدانی پرۆسە هونەریەکان. چکە زۆر زەحمەتە جاری وایە مۆزیکزانی باشت هەیە، کەسی باش هەیە بەس نازانین چۆن معاملەی لەگەڵاکەی. سەختە تۆ بتوانین لەگەڵ دە کەسە کارکەیت بە بەردەوامی پرۆڤە بکەیت و شتەکە بەجێبێنی. ئەمان شتی لای من دروست کردبوو، یان بووە سکێڵێک بۆم بۆ دەرەجەیەک لە هین بۆ من کە بتوانم بێجگە لەوەی کە خەڵکی جیاوازن لە بواری مۆسیقا غیرە نەتەوەی ئێمەشن، مەسەلەن کەنەدین، ئینگلیزن، ئێرلەندین، مەسەلەن فەڕەنسین، مەسەلەن عەرەبن، تورکن، مەسەلەن فارسن، ینی جۆرەها دیالێکت زمانی تر قساکەن لە کولتوری ترەوە هاتوون، باگراوندی تریان پێیە، مۆسیقای تریان پێیە. تۆ بتوانین لەگەڵ ئەمانە معاملەکەی. ئیتر خۆشبەختانە من سەرکەوتوو بووم تیانە و ڕاستەکەی زۆر ڕێزەکەم لە یەکدن، ینی دیارم دڵم هەر لای کوردستان و لای مامۆستاکان و برادەرە خۆشەویستەکانی خۆمە لە کوردستان، بەس لەوێژ ئەوانە بوونەتە کەس و بوونەتە برادەری نزیکم و بەردەوامی کارەکەم لەگەڵیانە.
بێگومان بەجێهێشتنی بەشێک لەو ژیانی ئێرە و ڕۆشنبەرە و چاراگۆ بە تایبەتیش ئەگەر هونەرمەند بیت ئەوە لەوانەیە کارەکە قورستر بێ چۆن با بڵین بەشێک لە موزیسیانەکان توانیت کە کۆنتاکتێکی باشیان لەگەڵ دروستکەیت وە دواتریش زۆر گرنگەکە تو توانی وتە جێپەنجەی خۆت لە بەشێک لە کارە هونەریەکانی ئەوانانی بۆ نمونە لە هەندێک لە کاری هونەریا گرنگە تۆ موزیکێکی کوردی ئامێرێکی بە بڵێن ڕۆژهەڵاتیش بەکاربێنین ئەمانەش خۆی جێگەی سوپاسە. بەڵێ ڕاستەکەی بەهۆی سوشال میدیا و دەورێکی زۆری هەبووە دووەم شتیش کە ڕاستەکەی لە کوردستانیش بە هەمان شێوە کاربانەکرد کە تو تەواجد هەبێ ینی دایم وجود و ئامادەبوونت هەبێ لە هەموو مۆسمەکانە لە هەموو کارەکانە لە فستیڤالەکانە کاری خۆ دایم پێشکەشکەی بچووک و بە گەورە بەرنامی بچوک بێ بەرنامەی گەورە بێ فستیڤالی زۆر گەورە بێ ئینتەرناشناڵ بێ حتا لۆکەڵ بێ کە تو ئەم کارانە کۆ بەردەوامی تو وجودت دەبێت توانی لەگەڵ خەڵکا معاملە بکەی لەگەڵ خەڵکا هەڵسو کەوتکەی ئەمە زۆر دەوریە ڕاستکەمەوە کو تەجربەیەکی خۆم باسم کرد لێرەش هەروە کارمانە کرد مەدایم تەواجدمان نەبوو لە شوێن هەموو شوێن مثلا لە تیپی پیرەمێردا بووین تیپی نەورۆزە کارمانە کرد لە تیپی مۆسیقای سلێمانیا بووین لە هەمان کاتدا لەگەڵ تیپی مەولەویە بەشدارە بووین لەگەڵ کۆمەڵی هونەرە جوانەکان بەشدارە بووین ینی ئەو فەرق و جیاوازیامان نەکرد بە هەمان شێوە لەوێ من لەگەڵ ئۆرکسترای ئێرانیەکانە کارەکەم ناشنال ئۆرکسترا لەگەڵ عەرەبەکان کارەکەم لەگەڵ تورکەکانە لەگەڵ کەنەدیەکانە پوسلینج ئۆرکسترا بڵین کانتری میوزیک لێین لامان کاتە کەمبرج ئۆرکسترامان هەیە مەسەڵەن مۆسیقای کلاسیک لێین مۆزارت و شتان و عازف چەلۆ لەگەڵ یانام دیارە بۆ من تەجربەی باشە ئەم شتانە دەوری کارکردن لەگەڵ هونەرمەندانی ئەوێ چۆنە لەوێ شتەکان پرۆفیشنەڵترە تەمان هەموو شوێنی خۆی گرتووە ئیتر زۆر مەسەلەی ئەوەی کە بڵی شت پارێزراوە زۆر ینی لە هەموو ناحیەکەوە لە ناحی کاتەوە لە ناحی بڵین ئەو مادانی کە پێشکەشەکرێ ئیتر شوێنی خۆی گرتووە ینی و پێ بڵین کۆمەڵگی ئێمە تا ئێستاش لە بەرەو چوون و لە تەحویل لە گۆڕانکاریین هێشتا شوێنی خۆی نەگرتەوە شتەکان ماوێتی بەس خۆشبەختانە ینی شت بووە بەس هێشتا بەس لەوێ هەموو شتێک شوێنی خۆی هەیە هەموو شتێ سوسی خۆی بۆ دانراوە شتی واو کراوەتە تۆ هیچ کێشە نایەتە بەردەمکە کارێکی مۆسیقاکەی وەکو عازفیان وەکو بڵێ ئامادەکردنیان پێشکەشکردن لە فستیڤالەکان باشە زۆر جار ئەکی هونەرمەندان با بڵین کارکردنە لەسەر زیندووکردنەوەی بەشێک لە بۆنەکان لە یادەکان لە مەرگە ساتەکان لە بەشێکی لەوانە ئەوە نیمیش ئاگادار بە مەڕێستان ینی چەندین بەرهەمتان بۆ هەڵەبجە هەیە بۆ یادەکان هەیە بۆ بۆنەکان هەیە چۆن کارتان لەسەر ئەمە کردو ڕاستەکەی من وەکو کوردێک کە باوەجی بخۆم ێزانم بە بەردەوامی لە بۆنە نیشتیمانەکان بۆنە نەتەوەیەکان هینی هەج ڕێکخراوێک لە هەر شارێک بوو بێ هەتا دووریش بوو بێ بەشداریم کردو یان هەر میوانناری هەر گۆرانی بێژێک یان هەر هونەرمەند دەکرابێ بۆ ئەو کیشوەری ئێمە کیشوەری کەنەدا ئەمریکا ینی من دەستمە ناوەڕی کەس وەگە لە کاتی خۆم گرتی بێتەوە لە کاتی خێزانەکەشم گرتی بێتەوە ئامادەی خۆم دەربڕێەوە مەسەن بینمە کە عەدنان هاو بۆ واشنگتن لەگەڵ مامۆستا زانای مەحموود هەژار و ئەنە من ئەکسەر بە ئامادەی چمە واشنگتن لەگەڵ یانە کۆنسرتمان کرد مەسەن کاک ناسر کاک نەجمەدین کاک قادری ئەلیاسیمان هاچەند هاتم بۆ ئێمە لە بەرنامەکانیان لەگەڵ یانە بوو چەندێک دوور کەوتویتەوە بەڵام بەس هەر لەگەڵ یانە کۆنتاکتم هەبوو پێم خۆش بوو لەگەڵیان بەردەوام بم لەگەڵ ئەوەشە زۆربەی بۆنەکان مەسەرەن یادی هەڵەبجە یادی ئەنفال من هەموو ساڵێ ینی خۆبەخشانە بە هەمان شێوە خەڵکم کۆ کردوێتەوە لە گۆرانی بێژە و لە مۆزیکسانە لۆکەڵەکانی ئەوێ هەرچەندێکمان توانی بێ پرۆڤەمان کردو و چەند شتێکمان پێشکەش کردووە هەرجاروە هەڵەکەش زۆر هین لەبار نەبووە بۆ موناسە بەس هەر کردومانە و ویستمانە شتی هەر پیشان بین بۆ کۆمیونیتی کوردی و جالی کوردی کە ئیشەڵا بتوانێت پێشکەی و پێ بگات ڕاستەکەی لێ جالی کوردی زۆر زەعیفە زۆر باش نییە خەڵکی پرۆفشنەل زۆرتیانە بە تەنیاش ناکرێتەوە بەس من ئەتوان لەم بەبواری مۆسیقا لە بواری بەڕێوەبردننی جالیە بەڕێوەبردنیان بڵین کۆمیونیتی کوردی بەریەوە بڕین و ئیشی منی ڕاستەکەی ناشکرێ بیکە بۆ هیوایە بووین کە باش بێت ئیشەڵا جێکردنەوەی بەشێک لا بە بڵین پارچەیەک موزیکی ڕەسەنی کوردی یاخود گۆرانیەکی کوردی ئەم بابەتانە تا چ لای تۆ گرنگە لە کارە هونەریەکانە بۆ لە کارێکی ئۆرکێستریایە بێت یاخود لە بەرهەمێکی لەو شوایە بێت کە تایبەت بێت بە موزیک ئەمانە تا چەند کارە لەسەر کردەوە یاخود بڵێم ناساندنی گۆرانی موزیکی کوردی لە دەرەوە ڕاستەکەی من بۆ ناو کۆمیونیتەکانی مەسەن بۆ ناو کەنەدیەکان پێم خۆش بەشتی کردومان پارچە مۆسیقای کوردی مەسەن ساڵێکم چەندی گەڕام لە شارانەوەی مامۆسای بڵین مۆسیقای گەڕان ئەومان ڕێئەرێنج کردەوە لەگەڵ ئۆرکسترای
فوسلنج فیدل ئۆرکسترا زۆر پێیان خۆش و میلودەکان زۆر بەدڵ بوو ئەش گونجا لەگەڵ شتی غەربیە چکە ڕوبعەتۆنیتیان هەوڵم ماوە هەر جارێک شتێ بکەم لەگەڵ فارسەکانە جاری وا بۆ ئەوان لەبەر وجودی من گۆرانیان هێناوە مەسە گۆرانێکی هەورامی بوو هێناویان ساڵێکیان بەس ڕیتمەکەیان هێناوە لەگەڵ گروپێکی هەڵپەرکیان من تەنسیقم بۆ کردن ناشناڵ ئۆرکستراوانیان پێشکرد لە تەمان هۆڵەکانی ئەوان زۆر گەورەیە و مناسبەکەی بڵێن فارسەکان جالیشی پێشکەوتون و گەورەن لێوێ زۆر خۆش بۆ من یان لەبەر جاریوار ئەوان ببنیان وتو یانی بێ خۆم قسە بکەم خۆیان توشتێکی کوردی بێن داینێن یان بینوستنەوە ڕێڕێنجم کردەوەم هێناون ئەسیان کردێت وەکو شتێکی بەسیت بەس ڕاستەکەی نەهەست حەزم نەکردەوە زۆر زەخت کەمە جارێ پێنج گۆرانی کوردی بێت ڕاستەکەی کوردەکان ئامادە نابن لەو شتانە دووەمیش تۆ ناکرێ ینی تو تاقە کەسێکی نەوەنی ئەو زەختە زۆرە بکەی بەس حتا لیمکان حالم کردەوە شتانە پێشکەشکەین لە فستیڤاڵی عەرەبەکانی شام ساڵانەی ئەخیر عەربدار عەربی عێراق نین زۆر بەیان عەربی لوبنان و فەڵەستین و میسر و مەغریب و ئەوانن لەوانەش شتی کوردی ئەوان دەتەرحان کردبووە من زۆرم پێ خۆش بوو ینی تەقدیران بۆ میوزیکزانێک لەگەڵ ئەوانەکە بەشدارە شتی ئەوان لێ ئەیە زۆر قەدری ئەوان کرد گۆرانی من کوردیان هێنابوو کە من سێچوارێکیان بۆی ناوم کە اختیاری دانەیەکم کرد لە فیستیڤاڵەکانە لیاننا فیستیڤاڵەکە ناوی فامایەوە ئەم ساڵ پێشکەش کرا دەستان خۆش بێت لێستا ئەندامی داوەرانی لێکێک لە هەڵبژاردننی بە بڵێن بەڵێو کەسانی کە مۆهیبەیەکیانەیە خۆت شتێکی جیاوازیان هەیە بۆ تێبش لە بواری موزیک و گۆرانیە ئەم دەرفەتە چۆن بوو ماڵە ئەوە تەلڤیزیۆنێک هەیە ناوی کەنار تیڤە تایبەتە ئەمریکا و کەنەدا ئەو تەلڤیزیۆنە داوایان لە من کرد کە بۆ مەوسمی دۆمیان بڵێن وەرزی دووهەمیان کە من دادوەری مۆسیقا و گۆرانی بم وەکو بڵێن سپێشڵستی گۆرانی و مۆسیقای عەرەبی یان ئینگلیزی بڵێن عەزف و گۆرانی وتن ئەیتر فەخرم کرد بۆ شتەکە منیان اختیار کرد بەس پێم وتم من خۆ من عەرەب نیم ئەوتیان نە بەس تۆ لەگەڵ مۆسیقای ئێمە شارەزای ناویشمانای یانی تۆیەکی لە ئێمەوە ینی منیان خستە پێشەوە کە من لەگەڵ دادوەرەکانی ترا من اختصاصی مۆسیقا و اختصاصی ڕاضەمان لەگەڵا بوو وەرزش نیگارکێشان لەگەڵ ئیتر چەند دادوەر هەرێکە و لە بواری خۆیان منی مۆسیقا و هێن بووم ڕاستەکەشی دوو کەس بردیانەوە ئەمەوەی پێ لێرە ئۆنلاینم کرد لەگەڵیان ئەمەوەیەکرد دوو کەس بردیانەوە لە بڵێن دەهینەکان یەکەم و دووەمسییان دوانیان بەشی مۆسیقا و گۆرانی بوون تەجروبێکی خۆش بوو من تقریبا 6 مانگی ئەمە هەموو هەفتەیەک کۆ ئەبینەوە تەقیمی ئەم کەساناکەین لە فلتەریانین وتر ئەوەی بۆ من شتێکی تەجروبێکی خۆش بوو تەلڤیزیۆنەوە و بڵێن جالی عەرەبیە و ڕێزیان لە من نابوو پێم خۆش بوو سوپاسیشانەکەم ئێتر بەس منەکو کوردێکم جاری خۆم لێ کە پیشانەیەم خۆم هەستەکەم تر هەموو کوردم لێ بە جوانترین شێوە بە پرۆفێشناڵترین شێوە ئەمێ کوردیان پیشانم نەگۆ کورد نەورۆز وەلەو ناوەکەشم کوردێک سەرزانی کوردیەوێتە جێی شانازی بوت کە کورد لە ناوانە دەوری هەبێ و شتی بێ بکرێ و لە هیندێ ئەمەوەی کاژتێتەوە بۆ کوردستان هیچ پرۆژێکی هونەریت پێشنیار نەکردووە یا خۆت کار لەسەر نەکردو ڕاستەکەی ماوەکە کەمەوە نییە ئەم یادی بڵین هەڵە بجە و یادی نەورۆزە شتا خەڵک زیاتر لە هەتەکەم لە پشودان ئاێنجا بۆیە لەوانە زەحمەت بێگەت کۆنسێرت یان مناسبەیە دروستکەین بەس وڵا لە خەیاڵمایەگەر شتێ دروستکەین پلانەکە چۆنە بێگەر بچێت دروستکەی کاک نەورۆز پلانەکە چۆنە بێگەر بتەوێت دروستیکەی بەڵێن کۆنسەرتێکی موزیک شتێکی تێکەڵمە تەجروبەی خۆم پێم خۆش تەجروبەی خۆم لە کۆنسەرتێکا لە بەرنامەیەکا پێشکەشکەمەکو شاکارە فارسیەکان شاکارە تورکیەکان شاکارە عەرەبیەکان شاکارەکان کە لە ئەمریکا و کەنەدا بەناوبانگا و مۆسیقا و گۆرانیان کە لێو مەشهورە من بەشداریم کردو عەزفم کردو سەر لە بەرمە لە خەیاڵمایە کە دانیشم لەگەڵیان سەر لەگەڵ لێم پێم خۆش ئەوانە بێنمەوە لێرە لە بەرنامەیەکە پێشکەشیکەم لەگەڵ هاوڕێیانی خۆمان لێرە مۆزیکزانەکان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی هەرچێکە ماوەکەک نەورۆز فەرموو زۆر سپاسدانەکەم هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم لەگەڵ بەرنامەکەمانە سپاس بۆ تۆ لە هیوای کاری باشتر و کاری جوانتر و بەو هیوایم کە هەمیشە جێپەنجەت هەبێت هەرچەند لە تاراوگەی بەڵام توانیوتەکە جێپەنجەیەکی باشت هەبێت بۆ گۆرانی موزیکی کوردی